بۆچی ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بەتەنیا نابێتە هۆی داڕمانی دەسەڵاتی سیاسی لە ئێران؟ ئەو شەڕێکە لە 28 فێڤریەی 2026 لە نێوان ئەمریکا، ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد، هەر لە ڕۆژی یەکەمەوە شەپۆلێک شیکاری لەگەڵ خۆی هێنا. ژوورە هزریەکان، دەستگا هەواڵگریەکان، مێدیاکان و بازاڕەداراییەکان هەر کامەیان وێنێکی جیاوازیان لە ڕەوتی شەڕەکە نیشان دەدا. هەندێک باسییان لە پەرەستاندنی خێرای قێرانەکە دەکرد، هەندێک لە لێدانی گورزی کوشەندە لە پێکاتی حکوومەت و هەندێکیش باسییان لە ناسەقامگیری ناوچەی و جیهانی دەکرد. بەڵام لە ناو جەرگەی ئەم جیاوازی بیر و ڕایەندا دەرەنجامێکی گرنگ دروست بوو، ئەویش ئەوەیەکە ئۆپراسیۆنی سەربازی بە تەنیا بۆ داڕمانی خێرای دەسەڵاتی سیاسی لە ئێران بەس نییە. ئەم کۆبەندە بەڕێکەوت نییە. ڕژیم لە ژێر فشاری شەڕدا لاواز دەبێت، توانایی یابووری کەم دەبێتەوە، ئەگەری هەیە کە لێن و ناکۆکی ناوخۆی دەسەڵات پەرەبستێنێ و نەڕزایەتی کۆمەڵایەتیەکانیش گەشە بکەن. بەڵام لە نێوان لاوازبوونی ڕژێمێک و داڕمانیدا مەودایکی ڕاستەقینە هەیە. ئەم مۆدایە لەلایەن ڕێخستنی سیاسی، دەستگای کارگێڕی، هێزی سەربازی و ئامێری سەرکوتەوە پڕ دەکرێتەوە. ڕژێمێکە هێشتا توانایی فەرماندەی هەبێت، هێزی هەبێت، زیندانی هەبێت، هێشتا پارە و چەک و تۆڕی ڕێکخراوی هەبێت، ڕەنگە لە ژێر بردوماندا بلەرزێت، بەڵام هەروە لەسەر پێ دەمێنێتەوە. سیستەمی سیاسی لە ئێران لەسەر ناوەندێکی سادە و تاکە کەسیدا نەمەزراوە. ئەم سیستەمە لەسەر تۆڕێکی لە یەک ئاڵاوی دامەزراوە سیاسی، ئاینی، سەربازی و ئەمنیەکان بۆنیاد نراوە. ڕێبەر، شۆرای نگەهبان، کۆمەڵەی دەستنیشانکردنی بەرژەوەندیەکانی نیزام، حکوومەت، دەسەڵاتی دادوەری، سوپای پاسداران، بەسیج، دامەزراوە ئاینیەکان، بۆنیادەکان و دەستگا هەواڵگریەکان پێکەوە پێکاتێکی چەند لایەنەیان دروست کردووە. ئەم پێکاتەیە هاوکات لەگەڵ ئەوەی کە کێبەرکێ ناوخۆیان هەیە لە پاراستنی گشتی ئەو سیستەمەدا خاوەن بەرژەوەندی هاوبەشن. بەم هۆیەوە لە ناوبردن یان لاوازکردنی یەکسەر خۆی لە خۆیدا نابێتە هۆی هەراسێنانی هەموو هەرەمەکە. ئەگەر کەسایەتیەک لا بچێت، دامەزراوەکانی دیکە بۆ پاراستنی گشتی ڕژیم دەکەونە کار. لەو نێوەندەدا دەوری سوپای پاسداران یەکلاکەرەوەیە. سوپا تەنیا هێزێکی سەربازی نییە، بەڵکو دامەزراوێکی سیاسی، ئابووری، هەواڵگری و ئەمنیە. لە زۆرێک لە کەرسەکانی ئابووریدا ئامادەی هەیە، لە بڕیارە چارەنووسەزەکاندا خاوەن نفوزە، لە سیاسەتی ناوچەیدا دەستی باڵای هەیە و لە کۆنتڕۆڵی ناوخۆیشدا دەوری سەرەکی دەبینێت. بەسیج، هێزامنیەکان، تۆڕە ناوخۆیەکان، بنکەکان، زیندانەکان و میکانیزمەکانی سەرکوت هەموویان لە پەیوەندی لەگەڵ ئەم دامەزراوەیەدا کار دەکەن. بۆیە ئەگەر شەڕ بەشێک لە توانایی سەربازی حکوومەتیش لەناو ببات، بەڵام توانایی کۆنتڕۆڵی ناوخۆیی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لەناو ناچێت. ئەزموونی کۆماری ئیسلامیش ئەمەی نیشانداوە. ئەم ڕژێمە لە دەیەکانی ڕابردوودا چەندین جار ڕوبەڕووی قێران بووەتەوە، لە شەڕ و گەمارەوە تا دەگاتە ناڕزایەتیە سەرتاسەریەکان و کەلێن و ناکۆکیە ناخۆیەکان. هەر جارە و ڕژیم تەنیا بە پشتبەستن بە ئایدۆلۆژیاکەی خۆی بەردەوام نەبووە، بەڵکو ئەوەی ڕایگرتووە زیاتر لە هەموو شتێک بریتی بووە لە ڕێکخراوی سەرکوت، بوونی یەکگرتوویەکی ڕێژەئی لە ناو بازنەی بەرتەسکی دەسەڵات و توانایی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا. بوردمان دەتوانێت ئەم ئامێرە لاواز و ناکارامە بکات، بەڵام مادەم ئەم ئامێرە بە تەواوەتی لە کار نەکەوتووە، داڕمانی سیاسی مسۆگەر نییە. لە لایەکی دیکەوە هەبوونی ناڕزایەتیەکی قوڵی جەماوەری بەتەنیا بە مانای ئامادەیی بۆ قۆناغی ڕاگواستنی دەسەڵات نییە. کۆمەلگا ئێران لێوان لێوە لە تووڕەیی، کرێکاران، ژنان، گەنجان، خانەنشینان، مامۆستایان، پەرستاران و بێکاران ناڕازین. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. بەڵام ناڕزایەتی بەربڵاو ئەگەر گرێ نەدرێت بە ڕێخستنێکی کاریگەر و ڕێبەرایەتیەکی سیاسی ڕوونەوە، مەرج نییە کۆتاییەکەی بریتێ بێت لە ڕووخانی ڕژیم. ناڕزایەتی دەکرێت پەرە بستێنێت، بەڵام دیسان سەرکوت بکرێتەوە. دەکرێت قارەمانانە بێت، بەڵام هەروە بە پەرتەوازەی بمێنێتەوە. ئۆپۆزیسیۆنیش ڕوبەڕووی لاوازی جدی بۆتەوە.
دووبەرەکی لە نێوان هێزەکاندا قوڵە، هیچ ڕێکەوتنێک لەسەر جێگرەوەیەکی سیاسی بوونی نییە و ڕێبەرایەتیەکی یەکگرتوو کە لەلایەن کۆمەلگاوە بە شێوەیەکی گشتی قبوڵکراو بێت دروست نەبووە. ڕێخستنی ناوخۆیی لە ئاستێکدا نییە کە بتوانێت بۆشایی دەسەڵات پڕ بکاتەوە. بەشێکی گرنگی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵاتن. ئەم هێزانە دەتوانن مێدیایان هەبێت، دەتوانن ڕاستیەکان ئاشکرا بکەن، دەتوانن فشاری دیپلۆماسی دروست بکەن، بەڵام توانایی دەستێوەردانی ڕاستەوخۆیان لە گۆڕەپانی ناوخۆدا سنووردارە. هێزێکی کە نەتوانێت لە کاتی قەیراندا لە گەڕەکەکان، ناوەندەکانی کار، شارەکان و دامەزراوە ناوخۆیەکاندا حوزورێکی کاریگەری هەبێت، چۆن دەتوانێت ببێتە جێگرەوەی حکوومەتێکی کە لە بەردەم داڕماندایە؟ واقعیت ئەوەیە کە شەڕ وێرانکەرە و دەتوانێت هاوسەنگیەکان تێک بدات، بەڵام بە تەنیا فاکتەری یەکلاکەرەوە نییە بۆ هەرەسێنانی دەسەڵاتی سیاسی لە ئێران. ئەگەر بڕیار بێت ئاڵوگۆڕی دەسەڵات ڕووبدات، پێویستی بە هۆکارە قوڵە ناوخۆیەکان هەیە. پێویستی بە هەڵوەشانەوەی دەستگای دەسەڵاتدار، ڕێخستنی کۆمەڵایەتی لە خوارەوە، دروستکردنی جێگرەوە واتە بەدیل و شکاندنی قورخی سەرکوت هەیە. بێ ئەم توخمە سەرەکیانە، ئۆپراسیۆنی دەرەکی ڕەنگە تەنیا شێوەی قێرانەکە بگۆڕێت، نەک ماهیەتی دەسەڵاتەکە. تەنانەت ئەگەر وای دابنین کە شەڕ ببێتە هۆی داڕمانی ڕژیم، دیسان ئەم پرسە بێوەڵام دەمێنێتەوە کە چی دەبێتە جێگرەوەی. هەرەسێنانی دەوڵەتێک بەمانەیە دروستبوونی لە خۆڕایی جێگرەوەیەکی پێشکەوت و جەماوەری نییە. ئەگەر ئەمریکا و ئیسرائیل بیانەوەی جێگرەوەی دڵخوازی خۆیان جێگیر بکەن، ڕێگایەکی ئاسانیان لە پێش نییە. کارێکی وا بەبێ داگیرکاری ناکرێت. دەبێت هێزی سەربازی داگیرکەر لەسەر زەوی جێگیر بکرێت و دەستگایەکی کاریگەری نوێ لەسەرەوە بسەپێندرێت. ئەزموونی ئەفغانستان و عێراق جیا لە ئەنجامە ڕاستەقینەکانی بۆ خەڵکی ئەو دوو وڵاتە ئەزموونێکی لەو شێوەیە بوون. سەناریۆیەکی دیکە ئەوەیە کە یەکێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن یان هاوپەیمانیەک لەوان بتوانێت ببێتە جێگرەوەی ڕژیم. بەڵام ئەمە تەنیا بە ڕاگەیاندنی بوون لە مێدیاکاندا یان پشتبەسن بە پشتیوانی دەرەکی ناکرێت. ئەم هێزە دەبێت ڕێکخراو بێت، ڕەگ و ڕیشەی کۆمەڵایەتی هەبێت، کادر و تەشکیلات و تۆڕی ناوخۆیی و توانایی بەڕێوەبردنی کاروباری هەبێت. دەبێت بتوانێت لە کاتی قەیراندا ئاسایش، نان، خزمەتگوزاری و نەزمێکی کۆمەڵایەتی دابین کات. نمونەکانی وەک ئیخوان الموسلمین لە مسر، ئەلنەهزە لە تونس و خودی کۆماری ئیسلامی لە ساڵی 1357 نیشان دەدەن کە جێگرتنەوەی دەسەڵات بەبێ ڕێخستنی بەربڵاو و نفوزی کۆمەڵایەتی مەحاڵە. بەڵام سەناریۆیەکی دیکەش هەیە کە بە بڕوای ئێمە هیوا بەخشترین حاڵەتە، ئەویش بریتیە لە دروستبوونی حکوومەتێکی دووفاقی. لەم دۆخەدا ڕژیم بەهۆی شەڕ و قەیرانی ئابووری، ناڕزایەتی و هەڵوەرینی هێزەکانی بە توندی لاواز دەبێت، بەڵام هێشتا بە تەواوەتی لە پێ نەکەوتووە. هەر لەو کاتەدا دامەزراوە جەماوەریەکان لە خوارەوە دەست دەکەن بە پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات. شورا و کۆمیسەکانی گەڕەکەکان پێک دێن و دەست دەکەن بە چالاکی. ڕێکخراوە کرێکاریەکان دامەزراوەکانی بەرگریکردن لە خۆ و ئەنجومەنە جەماوەریەکان گەشە دەکەن. خەڵک تەنیا ناڕزایەتی دەرنابڕن، بەڵکو و بەڕێوەبردنی کاروباریش دەگرنە دەست. ئەمە ئەو ڕێگەیەیە کە دەتوانێت جێگرەوەیەکی ڕاستەقینە شکڵ پێ بدات. جێگرەوەیەکی کە نەک لە دەرەنجامی بردومان، بەڵکو لە ئیرادە و ڕێخستنی جەماوەرەوە سەرچاوە دەگرێت. لە ئەوە حاڵەتێکدا دەسەڵات لە خوارەوە دروست دەبێت. دامەزراوە جەماوەریەکان ڕاستەوخۆ هەڵبژێردراوی خەڵکو و وەڵامدەرەوە دەبن. مەشروعیەت لە کۆمەلگاوە دێت، نەک لە داگیرکەر یان بۆرۆکراسیەکی گەندەڵی کۆنەوە. ئەزموونی ڕۆژاوە لە سووریا بە هەموو سنوورداریەتی و دژوازیەکانیەوە نیشانیدا کە لە ناو جەرگەی قەیران و شەڕدا دامەزراوە جەماوەریەکان دەتوانن سەر هەڵبدەن و بۆشایی دەسەڵات پڕ بکەنەوە. لە بەرامبەردا ئەگەر هیچ کامیان دروست نەبێت و ڕژیمیش بەهۆی شەڕەوە هەرەس بهێنێت، مەترسیەکی گەورە هەڕەشە لە کۆمەلگا دەکات، ئەویش بریتیە لە پاشاگەردانیەکی بەربڵاو و زاڵبوونی هێژمۆنی گروپە چەکدارە نابەرپرسەکان. لەم دۆخەدا نە دەوڵەتی پێشوو دەمێنێت و نە جێگرەوەیەکی کۆمەڵایەتی ئامادەیە.
بۆشایی دەسەڵات بە هێزە چەکدارە پەرتەوازەکان، مافیا ناوخۆیەکان، میلیشیاکان و هێزە بیانیەکان پڕ دەکرێتەوە. نمونەی لیبیا دوای بەهاری عەرەبی نمونەیەکی ڕوونە بۆمان. هەرەسێنان ئەگەر لەگەڵ ڕێخستنی جەماوەریدا نەبێت دەتوانێت ببێتە کارەساتێکی گەورەتر لە خودی ڕژێمەکە. بۆیە کێشە سەرەکی تەنیا ئەوە نییە کە کۆماری ئیسلامی هەرەس بهێنێت. کێشەکە ئەوەیە چه هێزێک بە چه ئاسۆیکی سیاسی و بە چه شێوازێکی ڕێخستن دەتوانێت جێگەی بگرێتەوە. لە دیدی ئێمەوە باشترین سەناریۆ بریتیە لە دروستبوونی دەسەڵات لە خوارەوە، واتە دۆخێکی کە تیادا خەڵکی ڕێکخراو دامەزراوە بەرپرسەکانی خۆیان دروست بکەن. دەسەڵات و چەک بکەوێتە دەست دامەزراوە جەماوەریە هەڵبژێردراوەکان، نەک دەوڵەتی داگیرکەر یان بژاردەی دەستنیشانکراو. کەواتە دەبێت بە ڕاشکاوی بڵین ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بە تەنیا گەرەنتی ڕووخانی کۆماری ئیسلامی نییە. تەنانەت ئەگەر یارمەتی لاوازبوونیشی بدات هێشتا یەکلاکەرەوەی کۆتایی نییە. ئەوەی یەکلاکەرەوەیە هاوسەنگی هێزی ناوخۆیە. ئەوەی یەکلاکەرەوەیە ڕێخستنی چینی کرێکار، چەوساوەکان، ژنان، گەنجان و کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازە. دروستبوونی دامەزراوەی جێگرەوە لە خوارەوە تەنیا ڕێگایەکە کە دەتوانێت تیادا هەم دژی ڕژیم شەڕ بکرێت، هەم سنوورێک لەگەڵ داگیرکاری و دەستێوەردانی دەرەکیدا دابدرێت و هەم ڕێگری بکرێت لە دروستبوونی پاشاگەردانی لە ناو کۆمەڵگادا. ئەرکی ئێمەش هەر لەم خاڵەدا ڕوون دەبێتەوە. دەبێت بۆ دروستکردنی ئەم جێگرەوەیە کار بکەین. دەبێت لە پەیوەندیدا بین لەگەڵ خەباتە ڕاستەقینەکانی خەڵک. دەبێت پشت بە شۆراکان، ڕێکخراوەکان، دامەزراوە ناوخۆیەکان و ئیرادەی بە کۆمەڵ ببەستین. داهاتوویەکی ئازاد و یەکسان نە لە ئاسمانەوە و نە لە موشەکەکانەوە دادەبارێت، بەڵکو ئەم داهاتووە تەنیا جەماوەری ڕێکخراو وشیار بە ئیرادەی خۆیان دروستی دەکەن.